باشتر وایە کە دووریکە بڕۆ هەڵاڵم کردووی و ماوم لەگەڵ تەنیایی خۆم گەرچیە و خەمەدام کوژێ مەجبورم و دەبێ بڕۆم بڕۆ هەڵاڵم کردووی و ماوم لەگەڵ تەنیایی خۆم گەرچیە و خەمەدام کوژێ مەجبورم و دەبێ بڕۆم ڕۆیشتی لەبیرت مابێ لێرە دڵدارەکە دەمرێ غەمی تەنیایی بێ کەسی تەواو وجودمدا دەگرێ ببەخشە نازەنینەکەم دڵم دەگیرێ ئەواز و هەر من تەنیا تۆم خۆشەویست تەنیا دڵم لەلای تۆ بوو